سڵاوتان لێبێ بەڕێزانە و کاتتان باش خۆشحاڵین پێتان دەگەینەوە لە ئەکادیمیای مەگەمایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری لە ڕۆژێکی تری هەینی بۆ پێشکەشکردنی پوختەیەکی تری کتێب کە پرۆژەی پوختەکردنەوەی کتێبەکان پرۆژەیەکی بەردەوامی ئەکادیمیای مەگەمایند پلسە وەم هەفتەیە پوختەی کتێبی ژمارە 21 بۆ ئێوەی بەڕێز دەخەینە ڕوو کەوا 21 هەفتەیە لەسەر یەک ڕۆژانی هەینی ئەو کارە ئەنجام دەدەین هیوادارین سوودی هەبێ. کتێبی ژمارە 21 کە بۆ ئێوەمان پوخت کردوتەوە ناونیشانەکەی بە ئینگلیزی 8 Brain Rules for Fast Productivity واتە 8 یاسای مێشکی یان مێشک بۆ بەرهەمهێنانێکی خێراتر. ئەم کتێبە بەڕاستی باس لەو 8 یاسا بنەڕەتیە دەکا کە تایبەتن بە مێشک بۆی یارمەتیمان بدا تاکو چیتر لەگەڵ بایۆلۆژی خۆمان لەگەڵ جەستەی خۆمان نەجەنجین و بتوانین بەیەکەوە کار بکەین تاکو بەرهەمهێنان زیاتر بکەین، ڕوونی زیاتر بکەین، هەروەها ئەداشمان لە ڕووی مێشکیەوە باشتر و خێراتر بێ. لەبری ئەوەی کە ئێمە بین پشت بە تەنها هێز و ئیرادە ببەستین ئەو بنەمایانەی کە لەم کتێبەدا باس کراوە وا دەکا مێشکت بە شێوەیەکی ئاسایی باشتر کار بکەن. بابین هەریەک لەو یاسا بنەڕەتیانەی مێشک باز بکەین. یەکەم و گرنگترینیان بریتیە لە خەو. بەڕێزان کتێبەکە باز لەوە دەکا کە خەو تەنها بۆ خۆشی نییە بەڵکو پێویستێکی زۆر گرنگی مێشکە چونکە وەکو هێزی پاککەرەوەیە وەکو تاقمی یان تیمی پاککەرەوەیە چی دەکا لە کاتی خەودا مێشک ئەو یادگاریانەی کە هەتا ئەو یادەوەریانەی کە هەتا یان پێیدا تێپەڕیوی دێ کۆیان دەکاتەوە دایان دەکا ئەمباریان دەکا هەروەها ئەو هەست و سۆزەی کە پێیدا تێپەڕێوی معالەجەی دەکا پرۆسێسی دەکا اینجا لە کۆتاییشدا سیستەمەکەت بۆ ئامادە دەکاتەوە بۆ ڕۆژی دواترێ کەواتە ئەگەر خەوێکی جێگیر و تاڕادێکی زۆر بێپچڕان هەبێ ببێتە شتێکی ڕۆتینی ئەمە یەکێکە لە بنەما سەرەکی و بنەڕەتیەکانی پاراستنی ئەدا و کردەی مێشک بۆ ئەوی بەرهەمێنان خێراتر و زیاتر بێ. کاتێک کە ئێمە باس لە خەو دەکەین ڕەنگە ئەو پرسیارە هەبێ بۆچی مێشک پێویستی بە خەو هەیە. خەو وەکو دوگمەی دەستپێکردنەوەیە یان دووبارە ئیشپێکردنەوەی مێشکە چونکە وەکو ئەوەیە تۆ ماوەیەکی زۆر کار بکەی پاشماوە و خاشاک لە دەوروبەری ئەو کارکردنەدا کۆ دەبێتەوە ئەگەر کۆ نەکرێتەوە ئەگەر پاک نەکرێتەوە ئەمە دەبێتە هۆی پەکخستنی کارەکانی ڕۆژانی داهاتوو چونکە بەردەستە گیراوە. بۆیە زۆر گرنگە تۆ ئەو کاتە بەکاربێنی بۆ پاککردنەوە. وەکو گوتمان خەو دەبێتە هۆی هەڵاوێردنی ئەو یادگاریانەی کە تۆ پێیدا تێپەڕیوی یان ئەو یادەوەریانەی کە پێیدا تێپەڕیوی ئەو پێت دەڵێ لە ماوەی خەودا پێت دەڵێ کامە زانیاری گرنگە بیهێڵی کامەشیان دەکرێ پشتگوێ بخرێ کەواتە دێ ڕێکیان دەخا ئەوانەی پێویستن ئەمباریان دەکا لەو شوێنانەی کە بۆیان دانراوە. هەروەها ئەو هەست و سۆزەی کە پێیدا تێپەڕیوی ئەو ئەزمونەی کە کردوتە لە کاتی خەودا دووبارە دێتەوە خەیاڵ تاکو بتوانین پرۆسێسی بکەین و معالەجەی بکەین. گوتمان ئەو پاشماوەیە کە دروست بووە لە ئەنجامی کارکردندا ئەوە بەڕاستی دەبێ پاک بکرێتەوە کە ئەوە پێی دەوترێ پاشەڕۆ یان خاشاکی مێتابۆلیکی کە جەستەییە کە ئەگەر ئەمانەش لە کاتی
بە ئاگابووندا لە کاتی کارکردندا کۆبنەوە و پاک نەکرێنەوە، ئەوە دەبێتە هۆی دروستکردنی تەم و مژوو بەردەستت دەگرێ بۆ کاری داهاتوو. خەوت هەروەها کارێکی تری گرنگیش دەکا کە بریتە لە بەهێزکردنی ئەو پەیوەندیە هەستەوەریانەی کە دروست دەبن لە کاتی خەودا لەو کاتێک کە تۆ لە کاردانی کە ئەمەش دەبێتە هۆی ئامادەکردنی ئەو بەشەی پێشەوەی مێشک کە پێی دەڵێن پریفۆنتەر کۆرتێکس بۆ ئەوەی تۆ ئامادەبی بۆ ئەو بڕیارانەی کە بۆ ڕۆژی ئایندە پێویستت پێدەبێت. بنەمای دووەم و یاسای دووەمی گرنگ وەرزشکردن یان چالاکیک ئەنجامدان. جوڵەی جەستەیی هەموو کات دەبێتە هۆی تیشترکردنەوە و باشترکردنی مێشکمان. کاتێک کە تۆ لە ڕووی هزریەوە لە ڕووی مێشکیەوە ماندووی، ئەو چالاکیە جەستەییە وا دەکا ئەو تەمومژە بڕەوێتەوە، هەروەها وا دەکا بتوانی باشتر کاریگەرتر ئەو گرفتانەی دێنە پێشێ چارەسەر بکرێن. بۆیە بنەمایەکی تری کارکردنی مێشک بریتیە لە ئەنجامدانی جوڵەی جەستەیی. سێەم بنەما و یاسا بریتیە لە تەرکیز، فۆکەس. زۆر جار خەڵکێک ڕەنگە پێی وابێ کە زۆر کارکردن، زۆر کاری جیاجیا لە هەمان کاتدا باش بێ، بەڵام بەپێی ناوەڕۆکی ئەم کتێبە دەڵێ مەڵتیتاسکین واتە زۆر ئەنجامدانی کاری جیاواز لە هەمان کاتدا بکوژی بەرهەمهێنانە. ئەگەر تۆ بتوانی کاتەکانی خۆت وا دەستنیشان بکەی کە هەرجارەی تەرکیزت لەسەر کارێک بێ، هەروەها ئەو سەرنجەی کە هەتە ئاراستەی ئەو کارەی بکەی بۆ بلۆک و بۆ کاتی دیاریکراو، ئەوە بەڕاستی دەبێتە هۆی زیاتربوون و خێراتربوونی بەرهەمهێنانەکە. دەتوانی باشتر، دەتوانی زۆرتر کارەکان بەدەست بهێنی و کەمتریش کار بکەیت، چونکە کارەکەت بە قوڵی و بە تەرکیزەوە نەگەتۆ ڕۆژێکی کامل بە کارێک خەریک بی، بەڵام بە پچڕ پچڕی و بە پەرتی. بنەمای چوارەم و یاسای بنەڕەتی چوارەمی مێشک بریتیە لە بەڕێوەبردن و چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ فشار، سترێس. نابێت تۆ فشاری دەرونی یان هەر فشارێکی تر کە هەیە وەکو لایەن و خاڵی لاواز سەیری بکەیت، بەڵکو دەتوانی لە ڕێگەی کۆنتڕۆڵکردنی هەناسە، لە ڕێگەی جوڵەی جەستەیی و حرەکە، هەروەها لە ڕێگەی چێککردنەوە و دووبارە پێداچوونەوە بەو بیرۆکانەی کە بوونەتە هۆی دروستکردنی فشارەکە، بتوانی باشتر مامەڵەی لەگەڵ بکەی و خۆشتی لێ دەرباز بکەیت. چونکە کاتێک کە تۆ لەژێر فشاردای، بە دڵنیاییەوە مێشک وەکو پێویست کاری خۆی ئەنجام نادا. پێنجەم یاسای بنەڕەتی مێشک بریتیە لە دووبارەکردنەوە، repetition. مێشک وەکو باخچەیەک وایە، وەکو حەدیقە وایە. ئەو زانیاریانەی کە تێیدا دادەنەی پێویستە دووبارە سەردانیان بکەیەوە تاکو ڕەگدا دەکوتن و تاکو جێگیر دەبن. بەمەش تەکنیکێک هەیە کە پێی دەوترێ spaced repetition، واتە دووبارەکردنەوەی ناوە کە ئەمە وات لێ دەکا بتوانی ئەو زانیاری و معریفەیە کە وەرت گرتووە بتوانی بیگوازیتەوە بۆ توانست و زانیاریەکی کە لە یادگای درێژخایەندا جێگەی ببێتەوە، ببێتە توانست و زانینێکی نائاگایانە. یاسا و بنەمای شەشەمی مێشک کە لە کتێبەکەدا باسکراوە بریتیە لە لایەنی وێنەیی و هێڵکاری، visual، بینین. بەڕێزان، کتێبەکە زۆر جەخت لەوە دەکاتەوە کە مێشکی مرۆڤ زیاتر پرۆگرام کراوە
بۆ مامەڵەکردن لەگەڵ وێنە لەگەڵ بینین نەک لەگەڵ تێکست بەتەنها. بۆیە دەکرێت ئەتون نەخشەی زەهنی نەخشەی زەینی دەکرێت مێتافۆری بینین هەروەها دەکرێت هێڵکاریش بەکاربێنی بۆ ئەوەی ئەگەر زانیاریەکی ئاڵۆزت هەبوو بە ئاسانتر و بە خێراتر تێی بگەی و تێگەیشتنەکەش بگوازرێتەوە بۆ یادگای درێژخایەن. کەواتە لە کاتی گوێگرتن لە کاتی کارکردن لە کاتی مامەڵەکردن لەگەڵ هەر زانیاریەکی ئاڵۆز یان کەمێک ئاڵۆز یان ئەگەر بتەوێ باشتر لە یادگات بمێنێتەوە ئەوە باشترە لایەنی بینینی تێکەڵ بکەیت چ بە وێنە کێشان بێ چ بە هێڵکاری بێ چ بە دروستکردنی نەخشەی زەینی بێتن کە پێی دەڵێن ماین ماپس. بنەمای هەشتەم بنەمای هەمیشەیی و یاسای هەمیشەیی مامەڵەکردن لەگەڵ هەست و سۆزەکانە. هەست و سۆز هێزێکن کە نادیارن شاراون لە پشت هەر کارێک و هەر کردەوەیە کە ئێمە یان مرۆڤ ئەنجامی دەدا. بۆیە ئەگەر بتوانی کارەکانت کاردانەوەکانت بڕیارەکانت هاوتەری بکەی لەگەڵ ئەو هەست و سۆزەی کە هەتا هەروەها کە بۆچی ئەنجامی دەدەی بۆ ئەو کارە دەکەی مەبەستەکە چییە ئەمە دەبێتە هۆی کەمترکردنەوەی دواخستنی کارەکان هەروەها بەکارهێنانی ئەو هەست و سۆزە وەکو قیبلە نمایەک نەک وەکو دیکتاتۆرێک وەکو بڕیاردەرێک لەسەر ئەو کارەی کە تۆ دەیکەی بەڵکو وەکو ڕێنوێنیەک وەکو ڕێنیشاندەرێک بەکاری بێنە. بنەمای هەشتەم و بنەڕەتی مێشک بریتیە لە پشوو ڕێست. زۆر جار ئەو پشوو وچانە کورتانەی کە ئێمە بەکەم سەیریان دەکەین بەڕاستی بە شێوەیەکی بنەڕەتی کاریگەری ڕاستەوخۆیان هەیە لەسەر بەرهەمهێنان لەسەر چۆنێتی کارکردنی مێشکمان. بۆیە پشووی استراتیژی دروستکردنی پشوو بە بەرنامە لە کاتی کارکردندا دەبێتە بنەمایەک بۆ بەرزکردنەوەی ئاستی بەرهەمهێنان بۆ خێراترکردنی کارەکانیش. بۆ نمونە ئەگەر تۆ بە شێوەیەکی هۆشیارانە بلۆچی بەم شێوەیەت بەکارهێنا لای خۆت دایبنێ وەکو یاسا بڵێ بۆ هەر 90 خولەکێک کارکردن من دەبێ 15 خولەک ئیستراحەت بکەم پشوو وەربگرم ئەوە بکە بەرنامەیەکی خۆت ئەمە وا دەکا تۆ بەردەوام کردار و ئەدات لە بەرزترین ئازدا بێت. بەڵام ئەگەرە تو 5 ساعت لەسەر یەک بە تەرکیزەوە کار بکەیت بە دڵنیاییەوە مێشکت هەندێک لە تواناکانی خاوتر دەبنەوە و لەدەست دەدەن. بۆیە پشوو وچانی کورت پشووی کورتخایەن لە نێوان کارەکاندا بەڵام بە بەرنامە بە پرۆگرامێک کە خۆت بۆ خۆت داناوە. ئەگەر توانای خۆت دەزانی دەکرێت بە نیو ساعت 10 دقەیەک ئیستراحەت بکەیت دەکرێت بە 45 دقە 10 دقەیەک ئیستراحەت بکەیت دەکرێت بە سەعاتێک 10 دقە یان چارێکێک دابنێ. گرنگ ئەوەیە کە تۆ شتێک بۆ خۆت دروست بکەیت بۆ ئەوەی مێشکت تێیدا پشوو بدات. چۆن ئەو کارانە بکەین چۆن ئەو هەشت یاسایە بتوانین جێبەجێ بکەین لە ژیانی خۆماندا. نووسەری کتێبەکە تەنها 3 ڕێگەی داناوە کە دەتوانی زۆر بە ئاسانی جێبەجێیان بکەیت. یەکەمیان خوویەکی سەرەکی ناکرێت تۆ ئێستا بیر لە خۆت دەکەیەوە هیچ کام لەو هەشت یاسا بنەڕەتیەت نییە بێ هەر هەشتی بەیەکەوە دەست پێ بکەیت نەخێر بەڵکو دەبێ یەکێکیان دیاری بکەیت کە زیاتر معاناتت لەگەڵیەیە کە زیاتر لەگەڵ تۆ دەگونجێ کە زیاتر کاتت دەبا کە زیاتر کاریگەری هەیە ئەوە هەڵبژێرە کاتە خاڵی لاوازی خۆت بدۆزەوە لەمە بە بەراوردکردن لەگەڵ هەشتا لەوێوە دەست پێ بکە ئەوە باخووی یەکەمت بێ ئەوە بایاسای یەکەمت بێ بۆ جێبەجێکردن. کاتێک کە ئەوەت دەست پێ کرد اینجا هەنگاوی دووەم بریتیە لە پرۆتۆکۆڵی 30 ڕۆژە هەوڵدەماوەیەک بەردەوام بە لەسەر ئەوە تاکو شوێنی خۆی دەگرێت اینجا بەرەبەرە زیادی بکە چاودێری بکە بەرەبەرە زیاتری بکە کارەکان تاکو بۆ نمونە هەفتەیەک تۆ جێبەجێ دەکەی و هیچ گۆڕانکاریەک ناکەی وەکو خۆی پاشەو هەفتەیە سەردانی بکەوە
زانت تۆزێک زیاتری دەکەی ئەگەر بەسی خۆلک دەستت پێکردووە بیکە چل خۆلک ئەگەر چل خۆلک دەستت پێکردووە بیکە 50 خۆلک بەو شێوەیە کەمێک زیادیکە لە هەفتەی دواتر اینجا هەندێک زیاتر لە هەفتەی سێم و لە هەفتەی چوارەم ئەگەر زانیت کارەکان بەو شێوەیە باشە دەکرێت گۆڕانکاری بکەی و دەکرێت یاسایەکی تریش زیاد بکەیت. خاڵێکی تری گرنگ بۆ جێبەجێکردن و بۆ دەستپێکردن بریتە لە دیزاینکردنی ژینگەی کارکردن و ئەو ژینگەی کە دەتەوێت کاری تێدا بکەیت. بەڕێزان دەوروبەر زۆر گرنگە، دەوروبەر و شوێنی کار زۆر گرنگە. دەوروبەر چی تێدایە؟ ئایا پسڕێنەری تێدایە، مۆبایلە، ئایپادە، لاپتۆپە یان نۆتیفیکیشنە هەر شتێکە. بۆیە دەبێ لەگەڵ دەستپێکردندا ئەو دەوروبەرش دووبارە ڕێک بخەیتەوە چونکە ئەوە دەبێتە هۆی کار ئاسانی زۆر زیاتر و ئاسانکاری زیاتر بۆ ئەو کارانەی کە تۆ دەیکەیت. خاڵێکی تری گرنگ لە کتێبەکەدا ئەوەیە کە ئێمەی مرۆڤ هەمومان هەمان بایۆلۆژیا و هەمان جەستەمان هەیە وەکو لە ڕووی کرداریەوە، بەڵام بۆچی دەبینی هەندێک کەس باشتر لە هەندێک کار دەکەن؟ چونکە ئەو کتێبی کارپێکردنی مێشک و جەستەیەمان جیاوازە. ئەو کتێبەی کە دامان ناوە کاری پێ بکەین، ئەو ڕێو شوێنەی کە دامان ناوە سوود لە مێشکمان وەربگرین ئەوەمان جیاوازە، بۆیە دەبینی ئەنجامەکانیشمان جیاوازە. دەبێ بەشتی بچووک دەست پێ بکەیت بەڵام جێگیر و بەردەوام بین لەسەری. هەروەها دەکرێت یەکێک لەو کردارانە یەکێک لەو یاسا بنەڕەتیانە هەڵبژێرین لە ماوەی 24 ساعتی داهاتوودا بۆ ئەوەی جێبەجێ بکەین. وەکو گوتیشمان ئەگەر ئەتۆ یەکێک لەوانت هەڵبژارد و بینیت بۆ ماوەی هەفتەیەک کار دەکا و باشە، بۆ نمونە ئەگەر خەو بێ یان چاڵاکی جەستەیی بێ وەکو گوتمان، ئەمە بە دڵنیاییەوە دەبێتە هۆی هەبوونی کاریگەری ئەرێیی پۆزتیڤ لەسەر هەڵسوکەوت، هەروەها لەسەر تەرکیز، هەروەها لەسەر چۆنیتی مامەڵەکردن لەگەڵ فشاریش کە پێویستی بە کاری زیاتر نییە. واتە یەکێک لەو بنەمایانە جێبەجێ بکەیت بە شێوەیەکی خۆکارانەوە ئۆتۆماتیکی کاریگەری دەبێت لەسەر ئەوانی تریش. گوتمان بەشتی بچووک دەست پێ بکە، هەوڵ بدە یەک دانەیان هەڵبژێرە کە لەگەڵ تۆ دەگونجێ و یان گەورەترین کێشەتە تۆ لەگەڵدا دەکرێت لەوێ بکەیتە دەستپێکی ئەو کارە. هەروەها ئەو پرۆتۆکۆڵی کە دامانە هەفتەیەک چاودێری بکە بەڵام گۆڕانکاری مەکە، حکمیش مەدە جارێ. هەفتەی دووەم دیسان بەردەوام بە گۆڕانکاریەکی زۆر کەم. هەفتەی سێم لەگەڵ تۆزێک زیادکردن. هەفتەی سێم تۆزێک فراوانتری بکە. لە هەفتەی چوارەم دابنیشە لەگەڵ خۆت هەندێک کات دابنێ بزانە لە ماوەی ئەو 30 ڕۆژەدا ئەو پرۆتۆکۆڵی 30 ڕۆژە بێنەوە کامیان باش بوو کامیان باشتر نەبوو، بەردەوام بە لەسەری و وەرەسەر یاساکانی تریشی. لە کتێبەکە زۆر شتی باش کراوە، هەوڵ بدەین لینکی کتێبەکە لە ژێرەوەی ئەو تۆمارە دابنین. زۆر سپاس بۆ گوێگرتنتان، بەڕاستی خۆشحاڵین کە لە نزیکەوە لەگەڵمان و فیدباک دەنێرن بۆمان بۆ ئەوەی بەردەوام بین لەسەر ئەو کارەی کردومانە. وەکو گوتمان خوایەر بێ بەردەوام دەبی. ئەمە کتێبی ژمارە 21ەمین بوو، واتە 21 هەفتە 21 هەینی لەسەر یەک لە سەرەتای ساڵەوە هەر هەفتەی کتێبێک بۆ ئەوەی بەڕێز بخت دەکەینەوە بۆ ئەوەی ببێتە سەرچاوەیەکی زانیاری، بۆ ئەوەی ببێتە هاندەرێک و یارمەتی دەرێت. ئێوەی بەڕێزیش ئەگەر پێشتر لەو چەناڵە سەبسکرایبتان نەکردووە دەتوانن ئەو زەنگوڵە دابگرن و سەبسکرایب بکەن و زەنگوڵەکەش دابگرن بۆ ئەوەی چاڵەکیەکانتان پێ بگا. هەروە ئەگەر سوودشت بینیوە لەو کتێبە و کتێبەکانی تریش دەتوانی لەگەڵ هاوڕێ و دۆست و هاوپیشە و قوتابیانیشت بەشی بکەی بۆ ئەوەی ئەوانیش سوودمەند بن. هەموو کتێبەکانمان لە پلەیلیستێک ئامادە کردووە کە لە ناو چەناڵی یوتیوبەکەیە. ئەگەر تەنها ئەوەش نەبێ بچێ پلەیلیست لەوێ پوختەی کتێبەکان هەر هەمووی بەیەکەوە ڕیز کراوە بۆ ئەوەی کێشە دروست نەبێت لە کاتی دۆزینەوە یان گەڕان بە دوای پوختەی کتێبەکاندا. زۆر سپاس بۆ گوێگرتنتان.
بەم شێوەیەش کۆتایی بە پوختەی ئەم جارە دێت. سوپاس و کاتێکی خۆش.